وڵاهی کاک ئەحمەد سەعات 12 شەو جاریەوە من تەلەفۆنم بۆ کردو یا نامم بەدانا و جوابی نامەکەی دامەوە هاتۆ بەردەمانەوە ئەوەی لە توانایە بێئیکات و قسووریش ناکە پەرلەمانتارەکانی تریش بەشێکیان لە بەغا چالاکن بەڕاستی ئەوانیش هەر هاتوون بەردەمانەوە بەڵام کاک ئەحمەد وەکو خۆی ئەڵێ من هەست دەقێ تەلەفۆنم بۆ بکەن لەبەرەوە ئێمە ئەم پۆستە ئەم شوێنە کە وەرمان گرتووە ئەم پەرلەمانتاریە ئەم جێگەیە بەڕاستی ئەمە بۆ خزمەتی خەڵک وەرمان گرتووە بتوانین خزمەتی خەڵک بکەین وەڵاهی من گلەیم لێنی هەشت دقێ تەلەفۆنم کردو یا نام بۆ نادوو جوابی نامەکەی داوەتەوە یا تەلەفۆنەکەی دامەوە کەم و پختمانەوێ ئێمە لەوانەیە لە بەغای ئێستا 6 پەرلەمانتارمان هەیە لەو 6 پەرلەمانتارە ئەوەی من نەیناسم 10 پەرلەمانتارمان هەیە چالاکە یەکێک لەوانە کاک ئەحمەد بەڕاستی من خەڵکم بۆچی زۆر و بۆر لە بەغا عەرەبی نازانێ دانیشێ لەگەڵ وەزیرەکە قسە بکە کاک ئەحمەد عەرەبیەکەی باشە خیبرێکی باشیشیە چەند ساڵە لە بەغایە شارەزایکی بە عەلاقەی شەخسیش دەورە بینە من ئەزانم کاک ئەحمەد خەڵکی ئەوەی بان کردووە لە وەزارەتەکانە هێناوەتی لە کوردستانێک بردێتە پێنجێن پارساڵ بۆنا ئەو تەماتانە گێڕاونی و هاوکاری کردوون بردوونی بۆ سەیران و بۆ گەشت بۆ ئەوەی هیچ نەبێت بتوانێت لە بەغا و بڕیارێک دەربکەن نێڵن تەماتە لە ئێران و بێتە کوردستان خۆی ئەم شتانە زۆر جار لە ڕێگەی عەلاقەی شەخسیەوە کرێ کاک ئەحمەدیش عەلاقەی شەخسی هەیە لەگەڵ پەرلەمانتارەکان لەگەڵ بەرپرسەکانی عێراقیە ئەوە کارێکی باشە من هیوادارم بەرپرسەکانی خۆیان بە عام بەگشتی عەلاقەی شەخسیان بێ وەزارەتەکان لە ئاستی وەزارەتەکە کە سەردانیان بکەن دەعوەتیان کەن بیان هێن بیان گێڕن هەدیان بۆ بەرن دێنیان بکەن سەردانیان بکەن تەهادوو تەحابوو تۆ بچۆ سەردانی کۆ دیاری بۆ بەرە ئەیش ڕێزی لێگرێ خۆشەویستی زیاکە هەنێ شتێ لە ڕێگەی عەلاقەی شەخسیەوە کرێ بەڕاستی من هیوادارم کاک ئەحمەد سەرکەوتوو بێ و هیوادارم ئەو پەرلەمانتارانیشی کەوا هەوڵیان داوە بە جوتیاری کوردستان ئەوانیش بەردەوام بن لە داهاتووە بەڕاستی لەم ڕۆژانە سایلۆ کرێتەوە جێگەی داخە ئەم وەرگرتنی گەرمە زۆر کەمە ئەگەر کاک ئەحمەد دوای ئەمە هەوڵ بدات لەگەڵمان نابێت سەردانی وەزیرکەن وەکو خۆی وتی بەڵێنی داوە چارەسەری کێشێک بکە من ئامادەم وەکو خۆم و چەند جوتیارێکی لەگەڵ خۆما بم لەگەڵ بێگەرخانی شا چەند جان تەنسیقم کردووە بەداخەوە تا ئێستا ئەو ناچێت بۆ بەغا ئێمە خۆمانەچین لە بەغا لەگەڵ جەنابی وەزیری زەرعی عێراقیە قسەکەین بۆ ئەوی بتوانین ئەگەر ئەم ساڵیش نەکرا بۆ ساڵێکی چارەسەر ئەم کێشە بکەین